بوونی سربازانی تورک لە هەرێمی کوردستان کەشێکی دەرونی نەئارام دروست کردووە. بۆ نمونە ئێساکە نزیکەی زیاتر لە 200 گوندولاتیەی پارێزگاکانی دهۆک و هەولێر چۆڵ بوونەوە و ئەوشە کاریگەری خراپی لەسەر دۆخی ئابووری و ئاسایش کردووە لەو شوێنانە. تاکی کورد کە ئەبینێ حزبە دەسەڵاتدارەکان هیچ هەڵوێستێکیان نییە، بگرە هەندێک بەشێک لە حزبەکان هاو هەڵوێستن لەگەڵ وڵاتی تورکیا، بۆیە تا ڕادەیەک تاکی کورد تاکێکی بێدەنگە. ئەم بێدەنگی تاکی کورد ناکرێت هەتا سەر ئاوە بەرداوام بێت، چونکە دەبێتە دروستبوونی کۆمەڵگایەکی بێدەنگ کە بە هەموو داگیرکەرێک ڕازی بێت. بۆیە پێویستە لەسەر تاکی کورد ئێستا بەخۆی بچێتەوە وەکو هەموو گەلانێکی تر بیر لە شێوازی بەرەنگانبوورەوەی ئەو داگیرکاریە بکات، چونکە هیچ کۆمەڵگایەک و وڵاتێک و نەتەوەیەک و نیشتیمانێک ئەگەر هات و ڕوبەڕووی داگیرکاری نەبێتەوە، من پێم وایە ئەو گەل و نیشتیمانە شایستەی ژیان نییە، نابێت ژیان لەژێر داگیرکاری قبوڵ بکرێت. بۆیە تاکی کورد ئەمڕۆ پێویستە وەکو گەلانی ئازادیخوازی دنیا بە یەک هەڵوێست بەرپەرچەدانەوەی ئەو داگیرکارێ بکاتەوە کە ئاسەوارەکەی بۆ چەندەها ساڵ دەمێنێت. ئەو کارە سەربازیانە بۆ شێتکردنی ئەو گەریلاکان بە شێوەی هەمامەنگی دروست بووە. بۆ نمونە ناکرێت لە سات و کاتێکدا بوونی گەریلایەک یاخود شەروانان لەوێ بن یەکسەر فڕۆکەی بێفڕۆکانی تورکیا لێ ئامادە بێت و یەکسەر ئەو ئامانجە ببگەن بە بێ ئەوەی پێشتر زانیاری نەبێت. پێویستە کۆمەڵگای کوردی و کۆمەڵگای عێراقی و کۆمەڵگای نێودوڵەتیش بگەنە ئاستێک بۆ ئەوەی کە تورکیا چیتر لەو پێشەکانە بەردەوام نەبێت. ئەگەر تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان بە ناوی بوونی پەکەکە و مداخەلاگە ئەی بۆ ئێمە گەر سەیریکەن لەلایە تورە بوونی تورکیا لە لیبیا، بوونی کێشەی تورکیا لەگەڵ یۆناندا، ئێستا لەگەڵ ئازربایجان و ئەرمینیا لە زۆربەی شوێنەکان ترە. بۆیە ئەبینین ئەگەر ئیمڕۆ حکوومەتی هەرێمەش ئەگەر دەست پەلکێشی وڵاتی تورکیای کردو بۆ ناو خاکی کوردستان بە بیانووی بوونی پەکەکە، ئەی بوونی تورکیا لەو هەموو شوێنانە چییە؟ بۆیە ئەمە ئیمڕۆ ئەبینین تورکیا بۆ خەیاڵەوە گەڕانەوەی بۆ عقڵەتی عوسمانیە زاڵبوونی هەژمونی خۆی بەسەر ناوچەکەدا، بۆ ئەوە کار و تێگۆشانی خۆی بۆ ئەوەدایە. داگیرکاریەکانی تورکیا ئیمڕۆ هەڵبەتە هەروەکو بوارێکی سەربازی دانیە، بەڵکو لە بوارێکی کەلتوریە وەکو دەبینین ئیمڕۆ ئەگەر بەرناوەی فیلم و فیلمداری درامادا بێت زۆربەی خەڵک و گەنجی عقڵەتی گەنجی باشووری کوردستانی داگیر کردووە، وای لە گەنج کردووە لە خەیاڵێکدا بژێت ئەوانەی لە فیلمەکەدا هەیە ئەوێت ئەوانش ئێستا لە لای ئەودا هەبێت، بەڵام ئەمە لە خەیاڵ لە واقعدا بوونی نییە. بەرامبەر ئەو داگیرکاری تورکیا ئیمڕۆ لە ناوچەکە بە گشتیش یەکێتیکی گەلان هەیە، بەڵام بە تایبەت بۆ ڕەوشی کوردانی ئیمڕۆدا کۆنگرەی نەتەوەی زۆر پێویستە. پێش هەموو پارچەکانتر باشووری کوردستانە کە ئیمڕۆ بۆتە ڕێگری لە بەردەم ئەو کۆنگرە نەتەوەیە ناهێڵێت کوردان بگەنە ئەو خەیاڵەی خۆیانە کە دروستبوونی کۆنفیدرالیزمێکی دیموکراتی و ڕێبەراپۆ ئاماژەی پێدا و ئاسوودەبوونی گەلی کورد و هەموو گەلانی ئازادیخواز لە ناوچەکەدا. فکر و فەلسفەی ڕێبەراپۆ ئیمڕۆدا لە ڕۆژهەڵات ناوڕاستدا لە باشووری کوردستاندا پێویستیەکە وەکو نان و ئەو خواردن بۆ مرۆڤایە، چونکە ئەوەی ئێستا ناوچەکە بەو ئێش و ئازارە تێپەر دەبێتەوە هیچ چارەسەریەکدا نییە. بەڵام وەکو ئێمە دەبینین ڕێبەراپۆ لە نەوەتەکاندا هەر ئەوش بووە هۆی ئەوەی گردنی لەلایەن وڵاتانی زلهێزانەوە ئەوەی پرۆژەیەکی پێشخست بەرامبەر پرۆژەی ئەمریکادا تۆ بە ئەو پرۆژەیە کە توانای هەوەی هێنانەوەی ئاشتی و سەقامگیری بۆ ناوچەکەدا هەیە.